ئەڵێم کوا ڕەحمتان، کوا ویژدانتان، کوا بەزەیتان، کوا ڕەحم و سۆزی باوکایەتیتان. کاتێکە ژن و پیاوێک لە یەک جیا بنەوە بە کچەکەی دەڵێ یا بە خوشکەکەی دەڵێ هاتیتە بۆ ماڵەوە ئەبێ بەس هەنا خۆت بێتەوە، نابێ مناڵ بێنیتەوە. بەڵام کوڕەکەی کاتێکە لەگەڵ ژنەکەیە جیا بێتەوە مناڵەکانی لەسەر سەر و سەر چاوی دانێت. زۆر جاگوێم لە پیرێژنەکان بووە، لە پیرە پیاوەکان بووە، ئەڵێ مناڵی کوڕ مناڵی خۆمانە، بەس مناڵی کچ مناڵی ئێمە نییە. ئەی بێ ویژدانی بێ ڕەحم، کوا ڕەحم و وجدانی تۆ. باشە مناڵەکەی کوڕەکەت تۆ باپیرە و نەنکی ئەوی، مناڵی کچەکەشت هەر باپیر و نەنکی ئەوان نیت، چی فەرقێکی هەیە؟ تخوا کچەکەت بە کەڵکە بۆ تۆ یا کوڕەکەت، لە خوا بترسن. مادەم ئامادەی مناڵی کوڕ بەخێوکەی ئامادە بە مناڵی کچیش بەخێوکەی، چونکە ئەوش جگەری تۆیە، جگەرگۆشەی تۆیە، ئەوش منداڵی تۆیە، لە منداڵی کەسێتر نییە. بۆیە تو خواواز بێن لە عورف و عادەتی عەشایری کاتێککە ئەزانن مخالەفەی دینی خوایە، کاتێک ئەزانن عورفێک عادەتێک ناو ئێمەدا باو باپیر بۆمانی جێڵا و ڕەحمەتی خوایان لێبێ نەیانزانیوە، بەڵام کە تۆ زانیت مخالەفەی دینە وازی لێبێنە. مادەم کوڕی کچی کوڕەکەت بەخێوەکەی کوڕ و کچی کچەکەشت بەخێوکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەدیثێکی زۆر 50 حەدیث زیاتری لەسەرە. مناڵ کاتێکە ژن و پیاو لە یەک جیا بنەوە مناڵ هی ژنە هی پیاو نییە. بەڵام ئەمڕۆ بالعکس عورف و عادەتی ئێمە وایە، نا عورف و عادەتی باو باپیری ئێمە وایە مناڵ هی باوکە، بەڵام لە شەرع وان نییە. هەسێک ئێمە چەندێک مخالەفەی شەرعی خوا دەکەین. ئەگەر مناڵی کوڕەکەت وەرەگری مناڵە کچەکەشت وەرگرە، کوڕ پەرست مەبە کوردوەتەنی، کچەکەت بە کەڵکە دێ بۆ دنیا و قیامەتت، کچەکەت باشترە. واز بێنن، لە خوا بترسن. ئافرەتی وا هەیە ئەڵێ وەڵڵی چەند ساڵە جیا بوومەتەوە باوکم و براکانم ئەڵێن نابێ مناڵانە ببینیت. حەدیثێکەی پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم هەر کەسێک مناڵێک یا چەند مناڵێک لەگەڵ دایکیا جیا بکاتەوە، ئیتر ئەگەر کۆیلە بن یاخود حوڕ بن، چونکە حەدیثەکە تەنها باسی کۆیلە ناکات، وەک زانایان دەفەرمون ڕەحمەتی خوایان لێبێ. هەر کەسێک ژن و مناڵ لە یەک جیا بکاتەوە، دایک و منداڵ لە یەک جیا بکاتەوە، خوای گەورە وەکو عقوبەیەک وەکو سزایەک لە ڕۆژی قیامەتە ئەو کەسەی تۆ خۆش دەوێ لەو کەسە جیا دەکاتەوە. باوکت خۆشەوێ لە باوکت جیا دەکاتەوە، دایکت خۆشەوێ لە دایکت جیا دەکاتەوە، مناڵت خۆشەوێ لە مناڵت جیا دەکاتەوە، کەسوکارت خۆشەوێ لە کەسوکارت جیا دەکاتەوە. عقوبەکەی تۆیە. مادەم تۆ لە دنیادا کچەکەی خۆت لەگەڵ مناڵەکانە جیا کردەوە، ئەبێ ئەو کەسەی تۆ خۆش دەوێ لەو کەسە جیا دەکەمەوە، ئەوە سزاکەی تۆیە. ئیتر بۆیە ئاگادار بن، کچەکەت حەقی خۆیەتی بە هەفتەی جارێ دەڕ ڕۆژارێ ئەم مناڵانە بێ شێوە دووشە لە ماڵەکەی تۆ خۆت بە پیاو نازانی دەرگا بۆ کەسێکی بێگانە ئەکەیتەوە، بۆ کوڕە زاکەی خۆی زاکەی خۆت نایکەیتەوە. نازانمە چی پیاوەتێکی تایە، چی غیرەتێکی تایە، چی ویژدان و ڕەحمێکی تایە. با کچەکەت لە هەفتەیەکە بەلای کەم و ئەگەر کابراش لێی داگیر کرد، با لە هەفتەیەکە شەوێک لەگەڵ مناڵەکانیە لە ماڵ تۆ بخەوێ، تۆ باوکێکی میهرەبان بە، بڵێ ڕۆڵەگیان هەر کاتێ مناڵەکان هات ماڵی خۆتە مناڵی خۆتە، بۆ کوڕەکەم دەرگا لەسەر پشتە، بۆ توش دەرگا لەسەر پشتە. ئاوا باوکێکی چاک بە، بزانە کۆمەلگا چەندێک خۆش دەبێت.